جوتیاران یەکێکە لە گەڕەکە گەورەکانی شاری کەلار کە نزیکەی 1000 ماڵی تێدایە و زیاتر لە 10 ساڵە بنیات نراوە، بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویست دانیشتوانەکەی دووچاری گرفتی زۆر بوونەتەوە و داواکارن لایەنی پەیوەنددار چیتر کەمتەرخەم نەبێت لە ئاست داواکانیان. زیاد لە 10 ساڵە ئەم گەڕەکە ئاوەدانە و ژیانی بەسەر برێ وەکو پێویست خزمەتگوزاری نەگەشتووەتە ئەم گەڕەکە هەر لە مەجاری هەر لە قیرتاوکردن و کۆنکرێتی کۆڵانەکان نەبوونی باخچە ئەمانە هەمووی خزمەتگوزاری و پێویستە بۆ ئەم گەڕەکە دابین بکرێ و ئێمە داواکەین لە وەزارەتی شارەوانی و بەتایبەتی شارەوانی کەلار ئاوڕێک لەم گەڕەکانە بداتەوە و بەشکم خزمەتگوزاری پێویستی پێ بگەێنێ و لە 2007 ئەم گەڕەکە ئێمە ئاوەدانە هیچ خزمەتگوزارێکمان پێ نەگەیشتووە ئەگەر ئەوە مەجارێکمان بۆ بکەن ئێمە لە جاتمانەوەی لە ئەم چڵکا و غەزەب و پیسیە ئێستا هەندێک خەڵکمانەی هەروە بۆنی ئەم چڵکاوە تووشی حەساسیەت بوو. بەنسبەت ئەم گەڕەکەەوە ئەم شوێنەی کە ئێستا بینیتان ئەمە پاشماوە و زێرابی هەموو ماڵانەکشی لەم شوێنەدا کۆبووتەوە و بۆتەوەی چەندین کێشە و گێروگرف لەم ناوچەیەدا بەوەی چیوە بەوەی بوونی ئەوەی کە زەوی خەڵکەوە پاشەڕۆ و زێرا بۆمانێتیاتەوە چەند جارە بووتەوەی کێشەی کۆمەڵایەتی. لای خۆشیەوە سەرۆکی شارەوانی کەلار ئاماژە بەوە دەکات بەهۆی قەیرانی داراییەوە لە ئێستادا ناتوانن هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە گەڕەکەکانی تری قەزاکە کە پرۆژەکانیان ڕاگیراوە ئەنجام بدەن. هەموو ئەو هاوڵاتیانە مافی خۆیانە کە داوای پرۆژەی خزمەتگوزاری بکەن، بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە بەشێک لە گەڕەکانمان نەمانتوانێت خزمەتگوزاری تەواوی بۆ بکەین. دیارە زۆربەی ئەم گەڕەکانە لە پێشووترا مەسلەی تەندەرین و ئەوانەی هەمووی کۆتایی پێهاتۆ پرۆژە بۆ کۆمپانیاش دەرچۆ بۆ ئێوە خزمەتگوزاریانە بگەێنێ، بەڵام لە ساڵی 2014 کەم قەیرانە دەستی پێکردو پرۆژانە ڕاگیراوە و ئومێد دەکەین کە بەم نزیکانە ئەم قەیرانانە کە تەواو بێ کۆتایی پێ بێ ئەم قەیرانە و پرۆژانە دەست پێ بکاتەوە. دیارە پرۆژانە ئاوەڕۆیە قیرتاوکردنی کۆڵان و شەقامە ڕئیسیەکانە، شۆستەکردنی کۆڵانەکانەوە، چاکردنی سەوزایی و خزمەتگوزار باقی خزمەتگوزاریەکانی ترێتی، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو پرۆژانە بەهۆی ئەم قەیرانە دارایی و ڕاگیراوی ئیشی بۆ نەکراوە. تەنها لە سنووری شارەوانی کەلار لە سەرووی 8 گەڕک پرۆژە خزمەتگوزاری سەرەتاییەکانیان ڕاگیراون و دانیشتوانەکانیان ناڕەزایی دەردەبڕن. لە دوای سەرهەڵدانی قەیرانی داراییشەوە لە سنووری ئیدارەی گەرمیان 112 پرۆژەی خزمەتگوزاری جۆربەجۆر ڕاگیراون، بەڵام لەم ساڵدا حکوومەتی هەرێم ڕەزامەندی لەسەر بەگەڕخستنەوەی 17 پرۆژە نیشان داوە. لەو ڕێژەیەش لە ئێستادا تەنها 8 پرۆژەیان چوونەتە بواری جێبەجێکردنەوە کەچی هیچ لەو پرۆژانەش خزمەتگوزارێ سەرەتایی و پێویستیەکانیان تێدا نییە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.